یانزە پرۆسەی دەنگدان بەڕێوە دەچێت و هاوڵاتیانی هەرێمی خۆچن وە دەنگدان جەماعەت ناشێ ئێوەش لەوانەون بێژن ناچین وە دەنگدان ئەچین نایە گیانیشەڵ هاچین ئەڕۆین ئیشمان لە بەغایە ئەڕۆین ئەی دەنگە دەنوەکی خۆخراو نییە سوعالەکەم باشە دەیکەس بێشم پرسیارەتە بچێک شخصیە دەی مەراقمە نەچن دەنگوەن وە کەسێ ئیسیفادەی بوێ بەڵا دای جانەمە خەڵکی سلێمانین خەڵکی سلێمانی ئاشکرا ئەکە دەنگیا بەکێ ئەی تۆ ئەمن مامۆستا مەدەیازیان هەموو سارێک چەندین مەعاشمان دەخورێتە دەنگ دەدەمە لایەنێکی بتانێ و بوێرێ ئەو مەسەلەی مالۆ هەل بکاتن لەو هەتایە ئەو مەعاشانەش وەچی هاتیە هەر بە هەوڵی کاک پافڵ و یەکێتی ئەی تۆ ئەس ئێزدیمە خەلکێ شنگالێمە وەختێ فەرمان بسەرێمەدا هاتی کی بە هەوارامە هات ئەمێ دەنگێ خودەنگ وی ئەیومە قوڵوانی دا ئەیکیان نەبەس ئەس هەموو ئێزدی دێ دەنگێ خودەنە ئەیکەتیە دایگیان حیاتی لە کەرکووک دایمە هەریەک لایەن هەبووە شەڕی لەسەر کوردستانی بوونی کەرکووک کردووە تۆ خۆتت گەرمیانیت ئەزانی کێڵێ ئەزانم ومە قوروانی ئەزانم ئەمیشێتی دەرچوو ڕقەمەکەشی زۆر جوانە 222 ئەوەیەلی ئەروەڵا دەنگ دەدەمێ حتمەن حیات بۆی کەتیە بەس دایژا تۆ خۆت پێت نەوتی دەنگەی بەشێ وا من بەس خەم تەقابتێکەمە هەر لە قودرەتی یەکێتی شایە خاسی کا بۆمان هەروەڵا بەزێکێتی